بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن والاه. سورة التكاثر كأوشيان طبعا هلا مكي داب زيوة وباس سرقالي ومشغول إنسان بالدنيا وهروها اللي بيركدني قيامة لكاتك دا دنيا كاتيو قيامة هميشية. هذا فرميت ألهاكم ئێوەی سەرقاڵ کرد، ئێوەی مەشغوڵ کرد، ئێوەی بێئاگا کرد چ شتێک؟ التەکاثر هەوڵدانتان بۆ زیادکردن و زۆرکردن، زیادکردنی ماڵ و هەروەها زیادکردنی منداڵ و زیادکردنی دەستکەوتە دنیاییەکان کە ئەوە زەمە. واتە فەرمێ ئەلهاکم ئێوەی مەشغوڵ کرد، ئێوەی بێئاگا کرد لە قیامەت، لە گوێڕایاڵی خوا، لە گوێڕایاڵی پێغەمبەر، لە بەهەشت و لە ترسان لە جەهەنەم. التەکاثر هەوڵدانتان بۆ زیادکردنی ماڵ و سەروەت و سامان و دەستکەوتە دنیاییەکە. جا دەفەرمێ حەتا یعنی بەهۆش خۆتان نەهاتەنەوە و بیرتان نەکردەوە لە قیامەت حەتا زورتم المەقابر هەتا ئەو کاتەی زیارەتی گۆڕستانەکانتان پێکرا. طبعا زیارەتی گۆڕستان دوو نەوعە، جاری وایە بە زیندوی بە ئیختیاری خۆت دەچی وایە ئەوەیان سونەتە ئەگەر پسی بۆی مردنت بیر بێتەوە وایە، و جاری واش هەیە زیارەتی گۆڕستانت پێ دەکەن بە ناچاری دەمری بە ناچاری دەتبەن دەتخەنە ناو گۆڕەوە کە خنایە ناو گۆڕ ئەو کات بیرت دەکەوێتەوە چیت لە دەستداوە و چ زەرەرێکت کردووە و نەتیجە و ئەنجامت چییە و چت بۆ لەگەڵ خۆت بردووە و دەبوا چی ببەی. جا دەفەرمێ ئەلهاکم التەکاثر ئێوەی سەرقاڵ کرد لە قیامەت، هەوڵدانتان بۆ زۆرکردنی ماڵ و سەروەت و سامان، بەهۆش خۆتان نەهاتنەوە ئەوەی دەبێت لەگەڵ بڵێن حەتا هەتا ئەو کاتەی زورتم زیارەتتان کرد کوێ؟ ئەلمەقابر گۆڕستانەکانتان، یعنی زیارەتی گۆڕستانەکانتان پێکرا هەتا ئەو کاتەی بە مردووی بردیان لەناو گۆڕستانەکان دەنا ئەگەر بە زیندوی بچیە سەر گۆڕستان و لەوێ بیرت کەوێتەوە و لەوێ بەهۆش خۆت بێەوە، ئەوە مواسەفاتە. بۆیش پێغەمبەر صلی الله علیه وسلم هاتە فەرمێ سەردانی گۆڕستان بکەن بۆی مردنتان بیرکەوێتەوە. ئەگەر بۆ خۆت بچی مردنت بیرکەوێتەوە و لە دنیا تۆزێک پشت هەڵکەی مواسەفاتێکی باشە، بەڵام ئەگەر بتبەن و لەوێ وەک دەڵێ لە پرسیارەکانی مونکەر و نەکیر بەهۆش خۆت بێەوە و لەوێ بزانی دەبوا چیت کرد با و نەتکردووە ئەو کاتە زەرەرمەندە بێ. جاخوا دەفەرمێ کەلا وا نابێ، واز بێن لەو بێ ئاگاییە لەو سەرقاڵیە بە دنیا. سەوفە تعلەمون لەمە دوا دەزانن چ زەرەرێکتان کردووە و لەمە دوا دەزانن چیتان لە دەستداوە. ثمە دەفەرمێ کەلا واز بێنن وا نابێ سەوفە تعلەمونە لەمە دوا دەزانن کە ئەوەی خۆتان پێ سەرقاڵ کردووە لە دنیا و لە ماڵ بەکەڵکتان نەهاتووە و ئەو شتێک کە بەکەڵکە هیچ گوێتان پێ نەداوە. ثمە پاشان دەفەرمێ پاشان کەلا جارێکی دیکەش واز بێنن ئەوەی ئێوە دەیکەن ڕاز نییە سەوفە تعلەمونە لەمە دوا دەزانن. جا عولەما دەفەرمون سەوفەی یەکەم دەگونجێ بۆ ناو قەبر بێ کە دەچێ ناو قەبر و دەمری نیسبەتێک شتت بۆ ڕوون دەبێتەوە کە زیندوش دەبیەوە هێندەی دیکە دەگەیە یەقین کە ئەو سەرقاڵیەی لە دنیادا هەت بووە بە شتێکی بێکەڵک و بێسوودەوە خۆت سەرقاڵ کرد بە سەرقاڵیەکەت بەکەڵکی قیامەتت نەهاتووە. بۆی دەفەرمێ کەلا وا نابێ ئەوە ڕاست نییە سەوفە تعلەمون لەمە دوا دەزانن چ زەرەرێکتان کردووە چ زیانێکتان کردووە و دەبوایە وانەکەن. ثمە پاشان کەلا وا نابێ سەوفە تعلەمونە لەمە دوا دەزانن کە چ زەرەرێکتان کردووە. پاشان دەفەرمێ کەلا دیسان دەفەرمێ وا نابێ واز بێنن لەو تعلەمونە عیلمە اليەقین ئەگەر دەتانزانی بە زانستێکی دڵنیایی چ دەبوو؟ جوابەکەی مەحذوفە ها لێرە لەو کەلا وا نابێ لەو تعلەمونە ئەگەر دەتانزانی مردن هەیە، قیامەت هەیە، لێپرسینەوە هەیە و تەنها چاکەکانت بەکەڵک دێن و خراپەکانت لێت دەبن بە بەڵای سەر، ماڵت لێ دەبێت بە بەڵای سەر، منداڵ ئەگەر بە خێر و بە باشە نەبن لێت دەبن بە بەڵای سەر، هیچ کات خۆت مەشغوڵ نەدەکرد. ئەوە جوابەکەیتی بە ماڵ و هەروەها بە منداڵ زیاد لە پێویست
كلا وانابه لو تعلمون اگر دتان زاني بعلم اليقين بزانستيكي بزانينيكي دڵنیایی هیچ کات ئاوا بە دنیا خۆتان سەرقاڵ نەدەکرد و خۆتان مەشغوڵ نەدەکرد. ئەو جار خوا دەفەرمێت لەتەڕەونا سوێند بێ و بە دڵنیاییەوە ئێوە دەبینن پیشانتان دەدرێت کوێ الجەحیم دۆزەخ. ثم لەتەڕەونا سوێند بێ ئێوە دەیبینن دۆزەخ. کەی دەیبینن؟ طبعا لەسەر مەرگدا دەیبینی پێشەوەی ڕوحت دەرچێ. ئەگەر کەسەکە جەهەنەمی بێ جەهەنەمی پیشان دەدرێ لە ناو گۆڕ هەموو بەیانی و ئێوارەیە کەسەکە جەهەنەمی جارێک پیشان دەدرێ وە کە زیندوش دەکرێتەوە پێشەوەی بچێتە ناوی لە دەشتی مەحشەڕە پیشانی دەدرێ ئەو جار بە حەقیقی دەخرێتە ناوی. ئەم جا خوا دەفەرمێت لەتەڕەونا سوێند بێ بەبێ گومانی ئێوە دەبینن و پیشانتان دەدرێ ئەلجەحیم ئاگری بڵێسەداری دۆزەخ. ئەو جار ثم پاشان کە لە سەرمەرگ بوو لە ناو قەبردا دیتت لەتەڕەونەها دەیشی بینن پیشانیشتان دەدرێ دواتر بە عەین اليەقین بە چاوی ڕاستەقینە بە چاوی سەر ئەو کاتێک کە زیندوو دەبیەوە بە چاوی حەقیقی و بە چاوی سەر دەیبینی. ثم پاشان ثم لترونها عين اليقين پاشان دەیبینن جەهەنەم بە چاوی سەرتان لترون الجحیم بە دڵنیاییەوە دۆزەخ دەبینن. ئەو بینینە لەکوێیە؟ لە سەرمەرگە یان لە ناو قەبردایە. ثم لترونها عين اليقين پاشان بە دڵنیایی سوێن بێ ئێوە جەهەنەم دەبینن بە چاوی سەرتان کە زیندوو کرانەوە. ثم پاشان لتسألن پرسیارتان لێ دەکرێتەوە يومئذ لەو ڕۆژەدا عن النعیم لە هەر ناز و نیعمەت و خۆشیێک کە ئێوە تێیدا بوون. ثم پاشان لتسألن پرسیارتان لێ دەکرێتەوە يومئذ لەو ڕۆژەدا کە جەهەنەمت لە پێش چاویە و بە چاوی سەر تەماشای دەکەی لە عن النعیم لە هەر ناز و نیعمەت و خۆشیێک کە تێیدا بوو بیجا هەتا نیعمەت زۆرتر بوو بن لە قیامەت ئەگەر ئینسان بە چاکە بەکاری نەهێنابن و بۆ قیامەت خزمەتی قیامەتی خۆی پێ نەکردبن بەرپرسیاریەتیەکەی و ئەرکەکەی و دەرچوونەکەی قورسترە. صلی الله علی سیدنا محمد.